ئۆپراسیۆنێکی بەرفراوان هەیە و شەڕ بەردەوامە بە تایبەتی ئەمڕۆ زۆر بەچڕی هێرشکرا سەر ڕۆژهەڵاتی کوردستان، ینی سەقس، مەریوان، بانە، ئیلام، ئەمانە هەمووی زۆر بەچڕی بۆردومان کران. پرسیارەکە ئەوەیە دۆخەکە چی لێ دێتەوە، بەکوێ دەگات؟ چونکە لەلایەک دەوترێ کەەوە شەڕ دەوەستێ، لەلایەکی دیکەش دەبینین هەردوو لە یاخود هەر سێلا بەردەوامن لە بۆردومانکردنی چڕی یەکدی. من بە سوپاسەوە گفتوگۆ دەکەم لەگەڵ بەڕێز ڕەمەزان کەریم، بەڕێزیان چاودێری سیاسین کە لە ستودیۆ لەگەڵمان. زۆر بەخێر بێن کاک ڕەمەزان، زۆر سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس. کاک ڕەمەزان، ینی باسم لەوە کرد هەر لە پێشەکیش جەنابیشت ئاگاداری کە کەمێک بەر لە ئێستا دۆناڵد ترامپ چی گوتووە، دەڵێ کە بەم زوانە جەنگ کۆتایی دێ. لەلایەکی دیکەوە دەبینین ئۆپراسیۆنێکی زۆر بەرفراوان هەیە، شەڕ بەردەوامە، ینی بینیمان ئەمڕۆ ڕۆژهەڵاتی کوردستان بەتایبەت چۆن بۆردومان کرا. دۆخەکە بەکوێ دەکا؟ ئایا ئەم جەنگە زوو کۆتایی، چکە پێشبینیەکانیش زۆرن، ئەم جەنگە زوو کۆتایی پێدێت یاوەتە بەردەوام دەبێت؟ دراستیدا دەما ئەم شەڕە دەست پێ بوو هەدەفی یەکەم کوشتنی عەلی خەمەنەیی ڕابەری کۆماری ئیسلامی ئیران بوو و ئەو 48 سەرکردای دن بوو. ئۆپاراسیۆن کە di saetê sifirda di germaya diyalogê da pêk hat dereceyek ew bû. Hedefê xwe pêk hat. Didu bû ew ku li navendên eskerî îstixbaratiyê dewletê girîng bidin, di wî mirîda jî Amerîka, İsraîl serkeftî bû. Belem di ew şerra da sê senaryo hebû. Senaryoyek Mesûd Bijîşkiyan Serokkomar لەگەڵ عەلی لاریجانی و کۆمەلێک کەسێ din balê reformxas لەگەڵ hinek kesayetiyê din bitwanin reformê navxweyî çê bikin. Belem ku xûn rijiya raberê Komarê İslamî İran hat kuştin da ew senaryoya serkeftû nebû. Senaryoya duyem emaye êsta bi rêva diçe. Ne rejîm rûxawe ne jî wekû xwe dimîne. Ev çi ye supayê pastaran dest didin ser welat. Êsta supayê pastaran لەگەڵ ڕابەری کۆماری ئیسلامی نو پێک مژدەبەر خامەینی پێکوە دەست دانە سەر وڵات ئەوانە ئێستا بڕێوا دەبن نە پارلامنت و خۆ پێشتر ژیوە بوو بەلام ئێستا سوپای پاسداران بڕێوا دەبێت دەڤەردا نە ئیسرائیل ئامریکا دگەژنە هەدەفی خۆدا نەژی ئیران بە تاواتی دگەژە هەدەفی خۆدا ئەم شەڕە وەکو شەڕێ پێشتر جەولە بجەولە بەردەوام دەبێت رووسیا سین جی تێنە رووسیا چین ئێستا هاتنە ناو مەسەلەکە مەسەلە نفتەکە گران بوو بۆ رووسیا ئەمە قەزەنجە هەموو دیگازیژ هەموو دیقات لەسەر شەڕی ئوکراینە رووسیا لا چوونی ترژە چەک وەکو پێویست ناچە بۆ رووسیا قەزەنجە ئەوەی سێم ئەو گەورەی هورموز ئەو دەریە هاتە ئەو دەربازە هاتە گرتندا وڵاتên ئاڤروپا پێویستی خۆ بە رووسیا دەبێت دەڤردا رووسیا قەزەنج کرد ئەوە مەسەلەی دوێم سێناریۆ سێم شەڕەکە ڕانەوەستە یان ژیش ڕاوەستە جەولەیەکی دیکە دەست پێ دەبێ بۆ ڕووخاندنی ڕێژیم و بۆ پارچەکردنی ڕێژیم ئەو کەتا وەکو نیفچە شەڕێکی جیهانی سێیان ببە بەلەم ئێستا نە سێناریۆ یەکەم ڕێفۆرم بوو نە سێناریۆ سێیەم ئێستا سێناریۆ دوێمە شەڕێکی ئاسنزم و ئاسناوەندە هەگەر بۆ پرسیارێوە شەڕەکە ڕادوەستە هەگەرێکی زۆرە کامیان تاوکو ئەم دقەیە کامیان براون کامیان سەرکەوتوون لە شەڕەکە دەڕاستیدا کۆماری ئیسلامی ئیران نتوانی ڕابەری خۆ بپارێزە ئامریکا ئیسرائیل دکاربوون ڕابەرێوان و 48 سەرکردایەوان بکوشرێ ئامریکا ئیسرائیل زەربەیەن زۆر گەورە جەربرگ لە ئیراندا ئیرانە پێش شەڕ ئیرانە پشتی شەڕ وەکو یەکدو نییە بەلەم لێرێ مەسەلەکە ئەوەیە مەسەلە ئەوەیە ئیران خۆدان فوزیە بالیستیکە یەک دوو ئەو گەورەیە ئەو دەربازێ هورموز لە دەست ئیراندا 7 میلیارد دلار ڕۆژانە زەرار دەدا وڵاتین جیهان ئەمانە نییە فشاری لەسەر ترامپ دروست سەدا 20 نفتی جیهانê wê de têd pere seda 40 kelûpelê niftî
جیگلوی او دروازه بابلمندا لیمن اواجی دست ایران ده و ایران جی به فوزیه بالیستیک که 1500 با 2500 به او فوزیه بالیستیک لإسرائیل و ل11 12 ولات دندن ایران د وردا دتوانم بیجم هوسنگی که لبرانبر آمریکا اسرائیل چه کرد شر دا جبر که هم فوزیه خونه بالیستیک هست دور آوش یک دو او شادامار اقتصادی به تایبت گوره هرمز لدست ایران ده ایران دتوانی بوی هوسنگی یک چک اما من پیشتر بحث کرد بوله تلویزیون بلام تشتی نو برگای سبیدا بحث بکن باشه روسیاش بشتاری شر است اوا کس نزانه من بشدار دبی یا بشدار نه بشدار من معلوماتی که دقیق صدا صد برگای کانال سویدا برم ایوه توان اوا ببرنجی بالاو بکن روسیا لپیری و بشتاری شرکه به شیوه استخباراتی به شیوه امنی و موشکین روسیا او فوزین بالیستیک شهاب غادر آشورا او فوزی بالیستیک هورمشار امر دونه بکار هات که او فوزی بالیستیک دچه سرکه دوی جیا دبه دتوانه لحشته جیگا بده روسیا به تکنولوژی زور پیش کردی روسیا و کره باکور دبیجن بیان باشور او کره باکور مثلا روسیا کره باکور روسیا و سین لشر دا بشتارن بلام روسیا به جدی استاتی دا بشتاره چونکی امریکا اوروپا ل اوکراین دا ل دجی روسیا شر دکن روسیا جلری شر دکه که روسیا به جدی بشتاری شرکه بو پشگیریه کی جدی بو ایران و مسئله کی دیگه جا ایران ولاته کی ایدئولوژیکه ولاته کی مذهبیه دوردا خلکی گوره امریکا چه بود دما رژیم صدام روخاند ل 2003 حتی 2008 لأو 4-5 ساله فرصته کی جدی هبو اگر او کتا ایریش ایران بکره ضربه جرگبر لإیران داده اوان نکر ایران لدوای روخاندن رژیم صدام لإیران سوریا لروجلات ناوین به حزبو خلطی دویم ده شر دجی داعش دا ایران آمریکا بونه هف پیمان سیم جی سال پارک او شر 12 روزی بردوام بو پشتی وی شر ایران خو حاضر کرد اگر دوی شری دا رسته ناوبر ندانا بردوام ببونه طبعا برای من ایران ضربه کی گوره دخار بلام ایران وکو پیشتر نامینه بس لو کرد هدف و آمانجی ترامپ او بوکا بتابت علی خامنه‌ای بکوجه استا لدوای دانانی ربری نوی ایران مجتبی خامنه‌ای قناقی نوی دسالات دست پیدا که بتابت یوی که بدلی ترامپ یعنی تو همان ریچ کی سیاستی باوکی دکرتو ایران هر ایران دمینه ایران تونتر دبه تونتر دبه لجاران زور به جدی تونتر دبه چالاکین نیفچه تروریستی چالاکی لروجلات ناوین پیش دخه ایران دون شرط و مرج جربر ده پیش امریکا استا ایران شرط و مرج دچسبینه زانی من دخوازم لیره تشتکی بیجم بود دوباره نه به من پیشتر لکردستان گلی کردستان جی قصه کرد بود اوای نو برگه هوایی برگه فوزیه تیاره درون آسمانی برگه آسمانی رژیم ناروخ دبه حشکانه هبه لسال 91 استا یمل راپرین ده بلان برگه زمینی ایران بل برگه زمینی استا امرو 11 مانگوانیه روژه راپرین آزاد کردن هولیر پیروز دکن بگشتی چون بو صدام شکست خورد کویتی دا لبرانبر امریکا او یک دو خلق کردستان راپرین کرد سه او جعش و مستشارکان هبون خلق دیکه او کتا سرکردهیتی شورش و راپرین لگل وان قصه کر قاناتی کر اونا به چک و جبرخانه خوهاتن و هیز پیشمرگه یه جبهه کردستانی زور به هیز بون ام 3-4 فاکتور بون یک دا باشوری کردستان آزاد بود لروجاوای کردستان سوریا ل 2011 خلق راپری یک لست ولات دنیای به پشتیوانی ترکیه و آمریکا هیز اپوزیسیون شرکار هاتن سه خلق کردستان راپرین کرد و هیز که شروانان پر خورد هبو لإیران او فاکتورا استان نیه خلق راپرین نکر دما پیش فتره که راپرین کرد شر دست بی نکر
جبو که رژیم برو خدبه راپرین خلق چه به وکو راپرین لیره چه بو یک و لسوریا چه بو دو استا راپرین او فاکتور یکم فاکتور دویم دبه هزه کی خورتی اپوزیسیون هبه مثلا استا هف پیمانی سیاسی کردستانی ها مثلا حزب دموکرات کردستان که مصطفی هجری پارتی جیان آزادی کردستان هوسروکان امیری کریمی و ویان پیمان پارتی آزادی کردستان که حسین یزدانپانه کومل شورشگری کردستان که رضا کبی ام بیژن سازمان خبات که بابا شیخ حسینی و کومل شورشگر زحمتکشان کردستان که عبدالله مختادی بلم سازمان خبات حزب کمونیست کردستان که ابراهیم علی زاده جاری بیشتر نبیه بس ده ام 6 7 حزبا که هف پیمانی یک چی کرد تشتکی باشه بلم امریکا ل 2003 حدیا استا اگر آلیکاری کی چک و جبرخانه به جدی بو اپوزیسیون کردی بکرا استا و اپوزیسیونا 50000 هزی خونه عسکری هبو لباشور کردستان پارتی یکیتی و جبهه کردستانی سوسیالیست زحمتکشان کمونیست جبهه کردستانی 87 چه بو 91 هزی کی خرد هبو لروجاوای کردستان هزی پککی هبو هزی شهروانان چه بون بلم لروجلات کردستان دمکی دریجه او هزا یعنی من نالیم هیچ هزه کی ونه هزه بلم او هزا 50000 هزک که بکار و بچه شر بکنی او فاکتور دویم ببوره راپرین مگود یک راپرین مگو یک دو مگود مسئله هزه اپوزیسیون سسیج امریکا بریاره کی جدی نداوه امریکا بریاره کی جدی نداوه که رژیم بروخینه امریکا لوی دترسه هل بجارتن ها ترامپ هل بجارتن ها دبی بچه او کنگرس یک دو ولاتین کندا ولاتین اروپا فشار کی جدی دکرنه سر ترامپ دخوازه ناوبره کی بده من دخوازم لیره تشتکی بیجم لروجلات کردستان مثلا لروجلات کردستان کرمانج هنه سورهان هنه کلهور هنه کرمانج و سوران کلهور و هورمانی مثلا سرهلدانا یکم 1914 بوسی لمنطقه اورمیا ماکو شنه بو سرهلدان دویم 1945 47 الموکریان بو کردستان با کوماری کردستان لمحابات یا سیم جی اردلان کرمانشاه لسال هفته و نه بو هشته و دو لور وکو نیفچه کومارک لوی آوا بو بسروکاتی دکتر قاسم لو بلم استا یا چارم لمنطقه بختیار لورستان خوزستان او منطقه جی کرد هنه لور د شورش جینا امینی دا لوی سرهلدان چه بوزانی من تشتکی بیجم ببوره گلین ایرانه گلین روجلات ناوینی به گل کرد و باوری به ترامپ نینه استقرار سزه با او باوری لکدا شکست ل 2018 د مسئله افرینی دا یک دو ام آخرا لحلبه براشکاوی بله براشکاوی به کرد ویتیان یه پره دیوانده بو شر بکن وکو کو کریگراوه و دوایجی چون تناند اسرائیلیش بله و دوایجی چون گل عمد شارا رکفتن پاریس اسرائیل امریکا لگل عمد شارا کرن که بیشتر یه مزارن که پاشخانه تروریستا و گل کرد و گل ایرانه بگشتی و به تایبت گل کرد باوری به ترامپ نینه و هزه کردیه کانجی هزه کردستان باوری به ترامپ نینه بله من لیره تشتکی بیجم او رژیمات چه دبه روجرات کردستان چه دبه جابر لوی بڵێ چی دەبێ جارێ تۆ ئەوم پێ بڵێ ینی ئەمڕۆ کە هێرشێکی زۆر چڕ کراسە ڕۆژهەڵاتی کوردستان ئەنی بەشێک لە با بڵێن شلۆڤەکارانی سیاسی چاودێرانی سیاسی باسییان لەوە دەکرد کە ئامانجی ئیسرائیل بە تایبەتی لەوانەیە گۆڕا بێت و ئێستا هەدەفی ئامانجگرتنی ئەو شوێنانە بێ بەشێکشیان پێیان بوو نەخێر ئەمە تەنها تەکنیکێکی سەربازیە بەدید بۆ چوونی ئێوە کە ئەمڕۆ بینیمان دوای 2 ڕۆژ وەستان لە شەڕ یەکەم ئۆپراسیۆنی بەرفراون کە دەستی پێکرد لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەستی پێکرد زۆر بە چڕی بردومانی کرد ینی ئەو دەست پێکردنە ئۆپراسیۆنە بەرفراونە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان کە کوردیشی زۆر دڵتەنگ کرد ئەمە مەبەست لێ ئامانج گۆڕینەکەیەکەوە ئێستا هەدەفەکەی بە ئامانجگرتنی ئەو شوێنانەیە ڕۆژهەڵاتی کوردستانیانەوە تەنها تەکنیکێکی سەربازی بۆەوەی کە سەر لێ شێواوی دروست بکات بۆ ئێران ڕاستی بەڕۆن و ڕاشکاوی بە کاناڵی سبێدا من لێرێ چ پێشبینی کردووە سەدا 9 پۆی 9 ڕاست دەرچووە
ایران بود تو دو تاریخ اما مانگی رمضان له همو مسلمانان پیروز به همو من روزونه ایران وکو پیشتر نامینه تاریخ ایران بود دو بش دون امر دو بش یعنی راپلک لی ایران قاپات بود تواو او یک دو ایران به یک پارچه‌ای نامینه وکو دولت کی ناوندی نامینه روجلات کردستان دبه اتونومی لوی کوماره کی کردستان شد به کوماره کی کردستان سمکوی شکاکی آوا کرد بلکو ناولی نکر بود 1914 بو سی بیجن سال سیا یاد دا کوماری کردستان لمحابات جاری سیم هفته و نه بو هشته و دو دکتر قاسملو بلام راست لوی حکومت آوا نبو پارلمانتو آوا نبو او تشتانا بلام حریم کی کردی هبو روجلات کردستان دبه اتونومی ایران به یک پارچه نامینه امریکا اسرائیل اپراسیون بردوام دکن اف شرا رانا وست یان دبه اسرائیل ایران توش شکست بکه یان جی ایران روجلات ناوین همو دکه کاته دبه بگره در انجامک بله او هانیه که ترامپ باسی دکه نه به امشه و یا ایران بمینه ترامپ هسته بهنی لتویتر کی بنویسه بله او امر جوتی استا هیچ پێتوانی ڕێکەوتنێکی نهێنی هەبێ لە نێوان ئێران و ئەمریکا ینی ترامپ هەروە چۆن لە خۆی و دەڵێت بەم زوانە جەنگ کۆتایی پێدێت من ئەمە نەوەکو بێڕێزی بەلەم ئەوەی کو ئەم شەڕە بڕێوە دەبن لە ترامپ گەورەترن ترامپ ئێستا بە کرێگراوی ئیسرائیلە ئەوەی ئەم شەڕە بڕێوە دەبێ دەولەتی قوڵی ئیسرائیلی ماسۆنیەتە ئیسرائیل چی لە ڕۆژهەڵات دەوێت کاک ڕەمەزان ینی بینیمان هەر بەردەوام پەرچێشیتی بۆ وڵاتانی ڕۆژهەڵات دەوێت بەکوێ بگا لە ڕۆژهەڵات سێریکە ئیران هەشتێ جار لە ئیسرائیل گەورەترە 1,648,000 کیلومتر قارە ئیسرائیل 20,707 ئیران هەفدەمین وڵاتە د مەسەلەی جۆگرافی گەورە مەزندە ئیسرائیل 148 چلونەهەمینە سێری بکە ئیسرائیل ئیران هەشتێ جار وەکو جۆگرافی یعنی ئیران هەشتێ جار گەورەترە لە ئیسرائیل ئەوە یەک دو ئیران 9 میلیۆنە ئیسرائیل 9 میلیۆنە 10 جارە ئیسرائیل دخوازە ئەمە بگۆڕە ئیران پارچە پارچە بکە فارس ئازەری لەگەل ئازەربێجان ڕێکەفتنێکی استراتیژیکی ئیسرائیل هە ئازەربێجانێ ئەود لەها خۆدەما ئیبراهیم ڕایسی چوو گەڕە کوشتیان ئیسرائیل کوشت ئیبراهیم ڕایسی کوشتیان سێری بکە ئەوە یەک بەشە کوردستان لێ دەبە ئازەربێجان لێ دەبە فارسەکان لوج و بێژن پارچە پارچە دکە هەم نفوسی دەولەتێ ناوەندی ئیران کێم دەبە هەم نفوسی دەولەتێ ناوەندی کێم دەبە هم جغرافیجی کم دبه بالکانیزاسیون مثلا چون یوگسلاویا پارچه بو 6-5-6 سری بکه استا سوریا لیبیا یمن پارچه سری که دروزیکان استا اسرائیل و تقریبا وکو اتونومیه کی درست کرده دروزیکان علویکان تپه گردن گولان اسرائیل همو دست اثر کرد جی استا لوی اتونومیه که دایگبونه کی روجاوای کردستانه عراق پیشتر پیش نود و یک یا استانینه استا حریم کردستان ہے یک شیعه ہے دو و من حس دکم لیری زور بکرتی بله زور بکرتی لیری من دخوازم تشتکیش بله حریم کی سناش لی عراق آواد به حریم کی سننشی لماوی سالک 2 سال 3 سال دن آواد به عمد شرش بو آوا هاتین نود ایران جی به همان شیوا دخوازم پارچه بکن بلم یه وکو کرد دوی ناوبری دا یمه سیاستی که عقلانه کرد یمه هلنستان راپری نکرد چونکه قتلیام کرد کرد و هزی کردایی روجلات کردستان نچون بو شر چونکه پشکی آگر لیرش دکت پشکی آگر لیرش دکن و آخر تشت برگه کانال سبیده یک دقیقه آخر باشه کمار اسلامی ایران دوی سپاسی کرد بکه که ام شراب اگر چند روزه دا تمام ببه دبی لگل او ناوند دیالوگ کردستان بحث کرد او هزی هفت پیمانه او شش بکه و دیالوگی و باشوری کردستان جی پشتیوانی بکه دبی پارتیه کی وکو دم پارتی لروجلات کردستان آوا ببه او هزین اپوزیسیون لور رگه بدن وگه روی داری دبی کرد جی دو پارلمنتو یا
ایران دا جی خو بگرن و او لوی داری حریم کی کردستان ها اوستان کی کردستان ها ایران هگر لگل کردا دیالوگ بکه مافی کرد بده یک دو دیالوگ کی لگل ولاتین دروا بکه اروپا بکه کومالک تشت بکه خوش پارچه بون و تنبون رزگار دکه هگر نه ایران پارچه دبه بلم روجلات کردستان صدا صد جدایک دبه دایک بونا روجلات کردستان استا دست پی کردوه و ام شر ام آخرا تا حد کیش د قازنج روجلات کردستان ده زۆر سپاس بۆ بەڕێز ڕەمەزان کەریم کە بەڕێزیان چاودێری سیاسی و لە ئەستودیۆ لەگەڵ مابوون زۆر سپاس بەخێر بێ سەرچاو گەلێک سپاس زۆر سپاس بەخێر